بەناوی خوای بەرزوو بێاوتە سڵاوتان لێبێ دازدان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ دووبارە لەگەڵ هاوکارم ڕیاز هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ لەم بەرنامەیەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردون ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. سپاس شەیدا بەیانیت باش. سڵاوتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ و چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی ئێمە لە بەرۆکی ئەوەی عزیز و خۆشەویست بدرێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی ڕۆماتیزمە، تەمەنای تەندروستێکی باش بۆ تەواوی خۆشەویستانمان لە جیهان و کوردستان دەخوازین و شیفای و چارەسەریش بۆ هەڵگران و توژبانی نەخۆشیەکە دەخوازین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دیاریکراوە بۆ نەخۆشی ڕۆماتیزم. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕاژە و خزمەتەکانی یا ئەو بوارانەی کە گۆڤاری خاڵ تایدا دەیەوێت خزمەتی خوێنەران و ڕۆشنبیرانی کورد زمان بکە، بە تایبەت دەستگای ڕۆشنبیری خاڵ ماوەی چەند ساڵێکە لە ڕێی دەرکردنی کتێب و گۆڤار و چەند بوارێکی دیکەوە توانێتی خزمەتێکی بەرچاوی کۆمەلگەی کوردی و فەزای ڕۆشنبیری کۆمەلگەکەمان بکات. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئارامگری و خۆڕاگری لە بەرامبەر پێشهات و گرفتەکانی ڕۆژگار کە هەبێگومان هەر یەکێک لە ئێمە کاتی هاتووینەتە سەر شان و ژیان تووشی کۆمەڵێ لە شکست و وەکوڵێ ناخۆشی و گرفت دەبینەوە. ئێمە چۆن خۆڕاگرانە لە بەرامبەر ئەو کێشە و گرفتانەدا خۆمان بگرین و سەرنجام کێشەکان ببنە هۆکاری بەهێزکردن و کاریگەرکردنی ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا. تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەرێکی تۆمارکراوی هەفتانەیە کە بریتە لە بڕین و درومان کە هەفتانە لەلایەن خات و فەوزیەکاکەوەیسەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست وەکو تەوەرێکی فێرکاری ئامادەکرێت تا ئێوەی عزیز و خۆشەویستیش بە تایبەت خانمان لە نێو ماڵدا بتوانن لە ڕێی ڕێنماییەکان یا فێرکاریەکانی خات و فەوزیەوە بەهرەمەند ببن و بتوانن کاروباری ڕۆژانەی خۆیان لە درومان فێر ببن و کاری پێ بکەن. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژە بن. بەڵای زانوەکەمی شەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. لە نرخی دراوەکاندا کە بڕگەیەکی ڕۆژانەیە ئاشناتانەکەین بە تەواوی ئەو گۆڕانکاری و ئاڵوگۆڕانەی بەسەر نرخی دراوەکاندا دێ بە تایبەت ئەوانەی کە بۆ ئێمە گرنگن با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین.
دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باس لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریامی. بیستوسەی دەی هەموو ساڵێک دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی ناخۆشی ڕۆماتیزم و هۆشیارکردنەوەی کۆمەڵگەی مرۆڤایەتی لە هۆکار و نیشانە و چارەسەری نەخۆشیەکە. 23 دەی ساڵی 1968 کردنەوەی یەکەمین زانکۆ لە شاری سلێمانی بە ناوی زانکۆی سلێمانی. وڵاتزان لە بڕگەی هەواڵ سەرنجتان بۆ هەواڵێک ڕادەکێشین کە لە سلێمانی شەربەتێک ژمارەیەک خوێندکاری نەخۆشخستە و قایمقامەتیش قەدەغەی دەکات. لەسەر سکاڵای هاوڵاتیان و بەهۆی نەشیاوی بۆ خواردنەوە لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی لە خوێندنگەیەکدا دەست بەسەر بڕێکی زۆر شەربەتدا دەگرێت و هەر فرۆشگایەکیش لیستی خواردن و خواردنەوەکانی تەندروست نەبێت سزا دەدرێت. ماڵپەڕی قایمقامەتی سلێمانی بڵاوی کردەوە لەلایەن لیژنەی سێی سەربا لیژنەی هاوبەشەکانی قایمقامەتەوە بە دوواداچوون بۆ سکاڵای ژمارەیەک هاوڵاتی لە خوێندنگەیەکی گەڕەکیکانی گۆمەی شاری سلێمانی لەسەر جۆرێکی شەربەت کراوە کە بەهۆیەوە منداڵەکانیان تووشی سکچوون و ئازاری سک بوون. بۆیە لیژنەکان لە فرۆشگای خوێندنگەکەدا دەستی بەسەر 185 کارتۆن داگرتووە و نمونەی شەربەتە دەست بەسەرداگیراوە کە ڕەوانەی بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی کراوە بۆ پشکنین. وەڵامی پشکنینەکەش بە نەشیاو بۆ خواردنەوە دانراوە. ئەمەژە بۆ ئەوەش کراوە شەربەتی شەد لە ئێرانەوە هاوردە کراو و لا کۆگایەکی شارۆچکەی سەی سادق ئەمبار کراوە. پاشان ڕەوانەی خوێندنگەکە کراوە با فەرمانی قایمقامی سلێمانی تەواوی شەربەتە دەست بەسەرداگیراوە کە لەناو دەبرێت و خاوەنەکەشی ڕوبەڕووی ڕێکاری یاسایی دەکرێتەوە. بەمەبەستی پاراستنی تەندروستی خوێندکاران قایمقامی سلێمانی لیژناوە بەشەکانی ڕاست پاردووە چاودێری فرۆشگای خوێندنگەکان بکرێت و لیستی ئەو خواردن و خواردنەوەی لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە بڵاو کرایەوە فرۆشگەی خوێندنگەکان پابند بن پێوەی بە پێچەوانەوە خاوەنەکەی ڕوبەڕووی ڕێکاری یاسایی دەکرێتەوە. بەڵێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان وەگاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر کار و چالاکیام ئەو بوارانەی کە گۆڤاری خاڵ تایە توانیوێتی خزمەتی خوێنەرانی کوردزمان و ڕۆشنبیرانی نێو فەزای ڕۆشنبیری کوردستان بکە کە بێگومان خۆی دەبینێتەوە لە چاپکردنی کتێب و دیوانە شعری بەشێ لە نووسەر و ئەدیب و شاعرانی کورد هەروەها دەرکردنی گۆڤارێک دوو مانگ جارێک بە ناوی گۆڤاری خاڵ کە تا ئێستا نزیکەی 30 یا 29 ژمارەی لێ دەرچووە و لە ناوەڕۆکێکی وەکۆڵە جێگر و جواندا توانیوێتی مەبدەئیانە یان بەونە بە جۆرێ لە جۆرەکان بە ستایلێکی نوێ لە بواری فکری ئیسلامیان فکرێکی مۆدێرنەیی بۆ کۆمەڵگە کار و خزمەتی خۆی پێشکەش بکە. ئێمە ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرپەرشتیاری دەستگای خاڵ هەروەها کە لە هەمان کادا خاوەن ئیمتیاز و سەرنووسەری گۆڤاری خاڵە بەڕێز مامۆستا تۆفیق کەریم کە تاوتوێ ئەم چالاکیانەکەین یام ناوەڕۆکی کار و چالاکیەکانی گۆڤاری خاڵ و دەستگای ڕۆشنبیری خاڵ. بەڕێز مامۆستا تۆفیق کەریم سەرپەرشتیاری دەستگای خاڵ لە شاری هەڵەبجەوە کە میوانی ئەم تەوەری بەرنامەکەمانە بیست. سڵاو بۆ جەنابتان، سپاس بۆ دەرفەتەی بە ئێمەت بەخشی. سەرەتا دەپرسم زەرورەتی دەرکردنی گۆڤاری خاڵ لە کوردستان بۆچی ئەگەڕێتەوە و ئەو پێویستیە چی بوو کە گۆڤاری خاڵ دەیەوێ و ویستی پڕی بکاتەوە. ڕحیم سپاس بۆ جەنابیشتان کاک ڕیاز. ئێمە لە ساڵی 2015 لەگەڵ کۆمەڵێ لەو بەڕێزانەی کە هاوکار بووین پێکەوە دانیشتین هەستمان کرد فەراغێکەیە فەراغێکی ڕۆشنبیری بە تایبەتی لە کایە ئیسلامیەکە لە ڕۆشنبیری ئیسلامیەکە گۆڤار و ڕۆژنامە ئەوانە بەشێکی زۆریان داخراون بەشێکیشیان ئەوە نین کەواوکو لە چاوەڕوانی خەڵک و تینێتی خەڵک بشکێنن. هەستمان کرد ئەو فەراغە پێویستی بە پڕکردنەوە هەیە بۆیە لەگەڵ کۆمەڵێ نووسەر و ڕۆشنبیری بەڕێز و مامۆسای زانکۆ دوای کۆمەڵە دانیشتن پێکەوە بیرمان لەوە کردو دەستگایەکدا بمەزرێنین. دەستگاکەمە ناونە ناوەندی ڕۆشنبیری خاڵ. ناوەندی ڕۆشنبیری خاڵ وردە وردە خەڵکێکی باشی لە دەور کۆبوویەوە و بڕیارماندا گۆڤارێک دەرکەین
یەکەم ژمارەمان لە مانگی هەشتی 2015 دەرکرد و بڕیارماندا 2 مانگ جارێک بێت بابەتەکانی زیاتر نیمچە ئەکادیمین واتە ئەکادیمی بە معنە زانکۆیەکە بە تەواوی نا بەڵام نیمچە ئەکادیمین واتە شتی زانستی و با بڵێن سەرچاوەدار و بەحسە نووسێت زیاتر لە پاش گۆڤارەکە دەستمان کرد بە بڵاوکردنەوەی کۆمەڵە کتێب لەگەڵیا هەستمان کرد فعلەن خەریکی پڕکردنەوەی فەراغەکەین و ئەو کەلیانەی کەواوەکو دروست بووە لە پڕکردنەوەیان بۆیە زیاتر تەشجیعی کردین هەتا ئەمڕۆ بەردەوامین لەخوا بەزیاد. زۆر باش ماوەسا تۆفێق بنەما و پرەنسیپەکانی کارکردنی ناوەندی ڕۆشنبیری خاڵ و گۆڤاری خاڵ چین یان بۆ منە گۆڤاری خاڵ دەیەوێت لەسەر چه بنەما و مەبدە و پرەنسیپێک هەنگاو هەڵێنێتەوە و بەرەو ئەو ئامانجە بڕوا کە هەر لە سەرەتاوە دیاری کردووە. گۆڤاری خاڵ هەر لە سەرەتاوە کۆمەڵە بنەمای بۆ خۆی دانا کاگڕاز کەواوەکو ڕازگۆیی زانستی بێلایەنی واتە سربەخۆ بێ سەر بە هیچ لایەن و حیزبێک نەبێ تەنها مەبەستی لایەنە ڕۆشنبیریەکە و دەخستنی حەقایقی ڕۆشنبیری و فکری بێت و ببێ بە سەکۆیەکیش بۆ سەرجەم نووسەران و بۆ سەرجەم خوێنەران سەرجەم ئەو بە ڕێزانەی کەواوەکو ئەنووسن وەشتی زانستی ئەنووسن بەبێ جیاوازیکردن لە نێوان ئایدیاکانە بەبێ جیاوازیکردن لە ئاراستە و بیر و بۆچوونە ئەم خاڵانەمان کرد گرنگ ئەوەیە ئەو کەسانی بابەتەکەمان بۆ ئەنێرن بابەتێکی بەسوود بێ بابەتێکی زەرور بێ و بابەتێکی زانستی بێت ئیدی زۆر کێشەمان نییە بەڕاستی کێیە و چی ئەنووسیە و چەند ئەنووسیە و گرنگ ئەوەیە ملتەزیم بێ بەو خاڵانەی کەواوەکو ئێمە دامان ناوە. زۆر باشە تا ئێستاش کێشەی نەبوونی یەک زمانی و یەک ڕێنووسیا بە جۆرێ لە جۆرەکان داڕشتنەوەی دەقەکان کێشەیەکی گەورەیە کە مێدیای ئێمە یا دەستگا ڕاگەیاندنەکانی ئێمە بە جۆرێ لە جۆرەکان ئەوەی کە خۆی باوەڕی پێێتی یا قەنەعاتی پێێتی کەوا کاری لەسەرەکە ئێوەکو گۆڤاری خاڵ و ناوەندی ڕۆشنبیری خاڵ کە کۆمەڵێ خەڵکی وەکوڵێ زمانزان یا بە جۆرێ لە جۆرەکان کۆمەڵێ خەڵکی ئەکادیمی و ڕۆشنبیر لە دەوری گۆڤارەکە خڕبوونەتەوە تا چەند هەوڵتان داوە میتۆدێک یان بۆنە ڕێبازێک بۆ زمانزانی کوردی یان بۆنە زیندووکردنەوەی ئەو بەها جوانانی کە لە نێو زمانی کوردیدا هەن بگرنەبەر و ئەوە پەیڕۆ بکەن کەوا خزمەت بە زمانی ستاندارد یا بە زمانی یەکگرتووی کوردی بکات. کاگڕاز جەناب تاگاداری بەداخەوە شپرزی و شیاوەیەک هەیە ئەمڕۆ لە بازاڕی بە تایبەتی زمان و نووسینە وە گرفتێکی گەورەمان بۆ دروست بووە هەیە هەر با بڵێن پابند نییە بە هیچ جۆرە یاسا و ڕێسایەکەوە هەشە هاتووە یاسا و ڕێسایەکی بۆ خۆی داناوە شتێکی یەکگرتومان نییە ئەوە کێشە و گرفتێکی گەورەیە بۆ ئێمە ئەو بەڕێزانەی کەواوەکو بابەتمان بۆ ئەنێرین ناچارین دووسێ کەسێکمان دیاری کردووە کە بەڕێز سکرتێری نووسین و یەک دووبرایەکی تر لەگەڵیا ئەوان هاتوون لەسەر بنەمایەک با بڵێن لە ڕووی ڕێزمانیوە مەجبورن ڕاستی کەنەوە ئەو بابەتانی کەواوەکو ئەینێرن و ئەو میتۆدەی کەواوەکو لەسەری ڕۆیشتین تا ئێستا ئەوەی کۆڕی زانیاری کوردی جارانە کە ئەوان لەسەری ڕۆیشتن دواییش تەتەوری پێدراوە جەنابتان ئاگادارن مامۆستا فەرات شاکەلی کاک بەدران حەبیب ئەوان کۆمەڵشتیان نووسیۆ نووسینەکانیان زۆر لە یەکەوە نزیکە تازەیش دادەباخان ئەحمەد ئەمانە ئەتوانین بڵێن جۆرە لە میتۆدیان داناوە هەرچەنە هێشتاوەکو بەرفراوان نەبووە وای لێ نەهاتووە کە هەموو لایەک پێوە پابندن بەڵام ئێمە زیاتر لەسەر ئەو میتۆدا ڕۆین. زۆر باشە بێگومان گۆڤاری خاڵ جێپەنجەیەکی دیارە یان جێپەنجەی دیارە لە نێو فەزای ڕۆشنبیری کوردیدا بەڵام ئەوەی هەستمان پێکردووە بابەتی وەرگێڕا و بە تایبەتی مفەکیر و نووسەرە عیملاق و عەبقەریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی ئیسلامی و ئەمەتوانین بڵین فەزا ئەوروپیەکە کەمتر لە نێو گۆڤارەکەدا دەبینرێ هۆکاری کەمی بابەتی وەرگێڕا و بۆچی ئەگەڕێتەوە ئایا ئێوە تانەوێت زیاتر خزمەتی وەکۆڵێ بابەت و بەرهەمی خۆماڵی نووسەرانی ئێمە بکەن یا هۆکارچیەکە کەمتر بابەتی نووسەر و مفەکیرە گەورەکانی جیهان بە وەرگێڕراوی لە نێو گۆڤارەکەدا ئامادەیەکی کەمی هەیە؟ تێبینێکی زۆر جوانە فعلەن وەهایە ئێمە تا ئەنازەیەک بەدەستەنقەز شتی وەرگێڕاومان لابردووە ئاگادارین کە کۆمەڵە گۆڤار و بڵاوکراوە هەن زیاتر
یا بڵێن تەرخانن بۆ ئەو بابەتە وەرگێڕاوانەی کە ڕۆشنبیرە گەورەکانی جیهان یاخود مفەکرین ئەوان ئەینووسنوەمان تەرجەمەیەکەن. ئێمە لە سەرەتا وتومانە ئەم گۆڤارە هەوڵە دەین خۆماڵی بێت. خۆماڵیش بریتە لە ئەوەی بابەتی هەتاوەکو بە دەرەجەی یەکەم ئێمە احتیمام بە نووسەرانی ناو کورد دەدەین. ئەو نووسەرانەمان هەیە لە کوردستانیان لە دەرەوەی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانیان لە ئەوروپا تا ئەو نووسینانەمان هەبێت ئێمە بەڕاستی کەمتر لا ئەکەینەوە بەلای تەرجەمە و وەرگێڕانی خەڵکی دیکە. هۆکەشی ئەوەیە جەنابەت ئاگاداری گۆڤاری خاڵ 25 ژماری ڕابردووە هەموو جارێ تەوەرێک دیاریەکات. ئەو تەوەرە تایبەتە بە بابەتێکی ئاوا زیندوو کە هەیە کە ڕەنگ بێت لە سەدا هەفتای گۆڤارەکە جاری وایە لە سەدا هەشتای گۆڤارەکەش تەرخانە بۆ ئەو تەوەرە. ئەو تەوەرەیش مادەم تازەیە ئەوانە مەرج نییە نووسەرانی تر لەو بابەتەوە شتێکیان نووسی بێ یاخود ئێمە بەرچاومان کەوتی بێ بۆیە ڕووی دەمان ئەەکەین ینی ناچار ڕووەکەینە نووسەرە کوردەکان مامۆسایانی زانکۆی کورد ئەوانەی لە ئەوروپا ئاژین ئەوان شتمان بۆ بنووسن کەمتر لاکەینەوە بەلای نووسینی وڵاتانی دیکە و زمانانی دیکە. زۆر باشە ماوەس تۆفیق بێگومان ئایدۆلۆژیا لە کوردستان بەجێ لە جۆرەکان کاری کردووە مهمە ئەویژەوەیە کاک ڕاز یەک خاڵی کێش هەیە کە ویستم عەرزت کەم لەو مەجالە ئەویشەوەیە ئێمە پێشتر وامان نەزانی بەڕاستی مەرجنی ئەوەنە نووسەرمان هەبێت کە بتوانن تینۆتیمان بشکێنن واتە لە ناو کووردا نووسەری گەورەمان ڕنگ بێ دەست نەکەوێت یاخود کۆمەڵە کەس هەیە ڕنگ بێت توانای نووسینیان نەبێت. بەڵام لە دوای ئەوەی گۆڤاری خاڵماندا مەزراندووە دوای ئەوەی کاوەکو داوامان لە نووسەران کردشتمان بۆ بنووسن بەڕاستی بۆ ئێمە دەرکەوتۆ سەلمێنراوە نووسەری زۆر باشمان هەیە خاوەن فکری زۆر باشمان هەیە گەر نەڵێن مفەکر ڕۆشنبیری زۆر گەورەمان هەیە بەڕاستی ئەوانە ئەتوانن تینۆتی ئێمە بشکێنن و ئەوانەش زیاتر لە ئێمە تێگەن واتە لە کۆمەڵگەی کوردی ئەنووسن. ڕاستە ئێمە بێنیاز نین لە نووسەرە ئەوروپیەکان یان نووسەرە جیهانیەکان بەڵام بەڕاستی ئەوەی کوردەکە ئینووسێ زیاتر لە واقعەکەەوە نزیکە هەتاوەکو خەڵکی تر. زۆر باش مامۆستا ئایدۆلۆژیا لە وڵاتی ئێمەدا بە جۆری لە جۆرەکان بۆتە دێوەزمە نابینی گۆڤارێکی بیری نەتەوەی یا ئەلمانی هەر بۆ وەکوڵێ بۆ کۆمەڵگەکە باز لە بنەمایەکی جوانی ئاین بکە نابینی گۆڤارێکی ئاینی باز لە بنەمانەتەوەی و خۆشویستنیە نیشتیمانیەکەمان بۆ بکە بە جۆری لە جۆرەکان هەردووکیان بوونەتە دژی یەکتر. بەڵام گۆڤاری خاڵ توانیوێتی ئەم ڕچەیە بشکێنێ واتە خزمەتی کەلەپوری کوردی و بیری جوانی ئاینی لە کوردستان بە هەردوو بە هاوسەنگی بپارێزێ. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە ئایا پێشوەختە پلان و استراتیژەتی خۆتان بووە کە ئێوە هەم نەتەوەیانە و ئاینیانە بیر بکەنەوە و بنووسن و بڵاو بکەنەوە یا ئەمە هەر شتێکی خۆڕسک و خۆنەویستانە بووە و خۆتان ئاگاتان لێ نەبووە و گۆڤارەکەم ڕێڕەوەی گرتووە دەبەر؟ سپاس دەکەم کاک ڕاز بۆ شایەتی دانەت بەڕاستی بە بەرنامە بووە ئێمە لە سەرەتاوی ئەعلانمان کرد ڕامانگەیان کە وعدەماندا خاڵ ببێ بە سەکۆی سەرجەم ڕۆشنبیر و نووسەر و خاوەن ئایدا جیاوازەکان. ئەوە نەخۆشینێکی زۆر گەورەیە هەر خاوەن ئایدایەک بیر لەو کاتۆ دەستگاکەی خۆی تەنها بۆ ئایدیاکەی خۆی بەکاربێنێت. بەڕای من پێچەوانەیە بە عورفی کوردەواری و پێچەوانەیە بە ئاینی ئیسلام. سەیری قورئانی پیرۆز بکە کە کەلامی خوایە چەندە مەجالی داوە غەیری ینی نەیارانی دین قسەیان بگوازێتەوە بە ڕێک و پێکی. یعنی قورئان ئەوەندە قسەکانی فیرعەون و قسەکانی نەمرود و قسەکانی دژمنانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گوازێتەوە حرفیەن وەکو خۆی هێناوێتی ئەوان ئاوا ئەڵێن و ئێوە ئاوا ئەڵێن لەگەڵەوە قورئان منهەجی موسڵمانانە ئەو چیرۆکانە ئەگێڕێتەوە سەیرەکەی سەرکەوتنەکانی کافران سەیرەکەی با بڵێن ئەو هەنگا حتا ئەو هەنگاوانە باشانەی هەیەیان بۆ بابێ دینیش بوو بن هەمووی وەکو یەک خسوەتە بەرچاو. ئەمە بۆ خۆی ئاگادارێکی موسڵمانانە کەواوەکو تۆ نابێت تەنها بیر لەوە بکەیتەوە ئایدیەکەی خۆت. ئەمە خاڵێک. خاڵی دووهەم کوردستانی ئەمە بمانێەوە نەمانەوێت لە کۆمەڵە خەڵکێکی جیاواز کۆمەڵ ئایدیایەکی جیاواز کۆمەڵ ئاراستەیەکی جیاواز پێکاتووە. هەر کاتێ تۆ مۆری یەکێکیانت هەڵگرت و نات بەخۆتەوە ئەوانی دیکە هەمیشە بە نەیار سیر دەکەن. و من ئازانم ئەو قۆناغی کەبریتی بوو لە دژایەتیکردنی ئایدیەکان و پێکدادان قۆناغی ئەخیری هەفتاکان و هەشتاکان تاوەکو ناوەڕاستی نەوەدەکان حەقە کۆتایی پێ بهێنرێت.
قۆناغێک بوو بە هەموو ئیجابیات و سلبیاتیەوە تێپەڕی زەرەری زۆرمان لێ کرد و ڕەنگ بێ ئیسیفادەیشی هەبوو بێت لەو قۆناغانە بەڵام ئێستا ساڵی 2019 قڕنی 21 و ئازانم زۆر بە جددیە بێ ئیش لەسەرەوە بکەین ئایدیا جیاوازەکان پێکەوە بژین پێکەوە هەنگاو بنێ. بەڵێ مامۆستا تۆفیق پێم خۆشە لەبارەی تیراژی گۆڤارەکە و مەیدانی بڵاوبوونەوەی بێگومان ئێمە دیارە کە بەشێ لە ڕۆشنبیران و نووسرانی نێو گۆڤارەکە خەڵکی هەڵەبجە و هەورامان و سلێمانین بە شێوەیەکی گشتی پارێزگای سلێمانی. مەیدانی بڵاوبوونەوەی گۆڤارەکە ئایا تەنها باشووری کوردستان یان بۆونە پارچەکانی تری کوردستان و پارێزگاکانی تری کوردستان و کوردزمانانی تر بەتایبەت لە ئەوروپا وڵاتانی دیکە تا چەند سوودمەند بوون لە ناوەڕۆکی گۆڤاری خەڵ؟ بەڵێ وا دیارە گرفتێک لە پەیوەندی بە ڕێز مامۆستا تۆفیق کەریمەیە بەهۆی خراپی هێڵەکانی گەیاندنەوە پاشتر درێژە بە گفتوگۆکەمانە دەین کە گۆڤاری خاڵ وەک مامۆستا تۆفیق کەریم ئاماژەی پێکرد تا ئێستا بەردەوامە و بە میتۆد و ڕێبازێکی نەوعی توانیوێتی لە بوارەکەدا بمێنێتەوە و لە فەراغی نەمان و هەڵوەشانەوەی بەشێکی زۆر لە بڵاوکارە نووسراوەکان یا کاغەزیەکان گۆڤاری خاڵ هاتوۆتەوە مەیدان و دەتەیەوێ خزمەتی بواری فکر و ئەدەبیات و کەلەپوری کوردی و ئاینێکی میان ڕەوانە و کوردەواریانەی نێو کۆمەڵگەکە بکات کە کۆمەڵێ نووسەری کوردزمان لە شار و شارۆچکە و شوێن جیاوازەکانی کوردستان و جیهانەوە بۆ گۆڤارەکە دەنووسن. بەدەر لە گۆڤاری خاڵ دەستگای یان ناوەندی ڕۆشنبیری خاڵ لە خزمەتکردن و چاپکردنی بەرهەم و زادەی نووسینی نووسەرانی کورد خزمەتێ بکات بە تایبەت لە شیعری شاعیرانی کورد و بەرهەمە فکری و فەرهەنگیەکانی نووسەرانی کورد بە تایبەت کە دیوانی برای بەڕێزمان بە ناوی ساڵی دڵشکانی پەیوەند عومەر گەردانەی وەرزێر حەمە سەلیم هەروەها هۆنراوەکانی شەکیب هەروەها فەرهەنگی قورئانی مستەفای سەیدمینە و کۆمەڵێ بەرهەمی زۆر جوان و ناوازەی تریان پێشکەشی کتێبخانەی کوردی کردووە کە ئەمانەش بەشێکن لە بەرهەمەکانی ناوەندی ڕۆشنبیری خاڵ. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێک و پاژەوە دەگەڕێنەوە. وڵازیان دەچینە لای تەوەری دوێمی پرۆگرامەکەمان تەوەری بڕین و درومانە کە خات و فەوزیە کاکەوەی پێشکەشی دەکات بە هیوایەوەی کە خانمان بتوان سوودێکی باشی لە وەربگرن فەرمونون پێکەوە بینەری ئەو تەوەرێ بن. بسم الله الرحمن الرحیم فڵاوتان لێبێ و ئەمەوە بۆ جارێکی تر بگەڕێمە وڵاتان بۆ فێرکردنی قات و بیجامە و بۆ ئافرەتی گەورەیشە بێ و بۆ منداڵیشە بێ بەڵام ئیسە من ئەمەوێ بۆ کەسێکە تەمەنی لە دەوری 13 ساڵایە ئەتوانم قات و بیجامەکەی شەڵا بۆ ببرم و ئێوەش سوودی لێ ببین. و ئێسەیش ئەمە قوماشەکە خۆی ئەبێ قات و بیجامە هەندێکی بە دوو ڕەنگەی کات و گوڵدار و سادە سە من ئەمەوێ سادەکە بۆ بیجامەکە بەکاربێنم و گوڵدارەکەیش بۆ دیەکەی بەکاربێنم جا ئەو کاتە لەگەڵ ئەمە تێکڵاویەک دروستەکەی و ئێستا ئامادەین بۆ بڕینی بیجامەکەی. جا ئەم قماشە خۆی باری تۆخ و سافیەیە ئەبێ هەوڵ بدەی بە باری تۆخابی دووری باری تۆخەکە جل لەبەر تا ناڕوا و جوانیش دەرەچێت. لێوی قماشەکە لەکەینەوە لە بەرەوەی لێوی قماشەکە کەمێک چرچ و لۆژ دروستەکات ئەبێ ئەم قماشە یەکسەر لە کاتی بڕین پێشەوەی بیبڕی ئەم لێوەی لێکەیتەوە بۆ ماکسی بێ بۆ هەر شتێک بێ ئەم لێوەی لێکەیتەوە. مەتری قماشەکە ئەم کەسا بۆ نمونە بیجامەکەی ئەبێ 80 ڕێکی بمێنێتەوە بەڵام من ئەبێ 90 ببڕم لەبەرەوەی ئەو 10 سانتیمە بۆ تەقەڵ لەگەڵ نوشتانەوەی پردووەکەی و نوشتانەوەی دەرخاچەکەی ئەمە 80کەیە لێرە من 90 دەبڕم لەبەرەوەی 90 ئەبێ ببڕی بۆ تەقەڵ 92 یەکیش پێ هەر باشە.
ئەبێ قوماشەکە ئاوا ڕێکی یەکتر بێتە من سیرکەم قوماشە تۆزێ بەرەکەی لارە لاریەکەم هین کردووە ئامادە کردووە بۆی کە بیبڕم لەگەڵ ئەم زیادەیە کە ئەیبڕم. ئیستا سەیرێکی قوماشەکەکەین بۆ باری تۆخ و سافی قوماشەکە ئەمە باری تۆخەکەیەتی بەڕێکی دەقیەکەینەوە ئەمە ئێستا ئێمە چیەکەین لێرە بۆ نمونەی ئەبێ درێژی بیجامەکە بۆ ناوکەفی بیجامەکە ئەبێ بەلایەنی کەمۆ یعنی ئەبێ چل بێت چون بۆم کەفە ئەبێ بەلایەنی کەمۆ 38 بمێنێتەوە من ئەبێ چی بکەم 42 ببڕم 42 ببڕم چون ئەبێ 38 بمێنێتەوە بە سافی ئەو 4 سانتیمەی بۆ پزوەکەی کە هینی ئەەکەی بۆ پزوەکەی کە دایان نوشتێنین تۆ ئەمە لێرە ئەمە 42 جا ئەو کاتە بۆ بڕینی بیجامەکە بەم شێوەیە لەسەرەوە بەم شێوە دیاریەکەن ئەبێ ئاوا دیاری بکەیت لەبەروی ئەبێ ئێمە لەسەرەوە زۆر ببڕین و لە خوارەوە وردە 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 کەمی بکەینەوە. جا لێرێش بۆ خوار بۆ بیجامەکە ئەبێ چی بکەین بەم شێوەیە بڕینەکەی بکەین. بەم شێوەیە ئەمە بڕینی بیجامەکەمان کرد. ئەو کات بیجامە خۆی هەمیشە پشتەوەی کەسەکان پشتی هەموو کەسێک زیاتر وەکو پانتۆڵ وەکو بیجامە زیاتریەوێت خۆماش وە پێشەوەی کەمتریەوێ. ئێمە چیەکەین لێرە 8 سانتیم لە بەشی پێشەوە 8 سانتیم لە بەشی پێشەوە بەم شێوەیە لەبەرەوەی گوڵۆڵە نەبێت لە سەرسکی کەسەکە 8 سانتیمی لێ ئەبڕین. جا ئەو کات 8 سانتیممان بڕی ئەمە بەشی پێشەوەی بڕین ئەمە بەشی دواوەیە دواوە ناوێ لێ ببڕی چون دواوە پێویستیەتی ئەبێ 8 سانتیم دواوە زیاتر بێ لە پێش بەم شێوەیە ئەی بڕین بە وردە 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 باریکیەکەینەوە تا لێرەوە دەرەچێت لێرەوە دەرەچێت. ئەمە بەشی پێشی بیجامەکە ئێمە بەشی پشتەوەیەتی ئەو کات ئێمە بەم شێوە دووری نەکاکەین ئەمە کوێتە بەشی پشتەوەی ئەمەش ئەکوێتە بەشی پێشەوەی ئەمە بڕینی بیجامەکەمان کردووە هیچ کێشەی نەماوە تا تێینەچی سەر بڕینی چاکەتەکەی ئینی بۆ دیەکەی بۆ دیەکەی شتما بێ هەر بەباری تۆخا بێت چون ئەگەر بەباری تۆخانە بێ ئەو جلە لەبەر کەسەکە لول دەبێ ناتوانانی شتیتر لەبەرکەی نە لە ژێرەوە نە لەسەرەوە کێشە بۆ دروستەکات. ئەمیش درێژیەکەی ئەبێ 80 بمێنێتەوە بەڵام من لێرە چیەکەم 83 بۆ ئەبڕم ئەو سێ بۆ تەقەڵ بۆ دیەکەی کەسەکە خۆشی حەزەکات تۆزێ درێژ بیتر بە پێی ئەو کەسانەی کە شتەکان بۆکەی خۆی چەندی حەز لێبوو تۆ ئەوەنەی بۆ دانێت من ئەمە خۆیتێتی بە ئەوەنە بێ 80 بێ درێژیەکەی. بەشی بۆ دیەکە بە باری تۆخا بۆی ئەەکەی ئەمە باری تۆخەکەیەتی بەم شێوە سەرشانەکەی ئەبێ 38 بێت لەبەرەوەی کەسەکە زۆر گەورە نییە و زۆریش بچوک نییە ئەبێ 38 بێت تۆ لە 40 ئەی بڕی ئەو کاتە 2 سانتیمەکەی بۆ تەقەڵ
38 ئەمێنێتەوە 38 ئەمێنێتەوە سەرسنگی ئەم کەسە سەرسنگی 94 94 ئەمە لێرە هەشتا لێرە 84 تقریبان لێرە ئەبێتە ئەبێ من 83 بمێنێتەوە من چیەکەم 104 بڕم 104 بڕم لێرە ئەمەیش بۆ سەر سنگەکەی لێرەوە چیەکەین بەم شێوەیە بە دەباشیرەکە دیاریەکەین بۆی ئێوە زیاتر لە ئیشەکەی ئێمە تێبگەن لەبەر ئێوە دیاریەکەی بۆکەین لەبەر ئێوە زیاتر لێ تێبگەن هەوڵەدەین لێرە کەمێک باریکردنەوە بکەین بەم شێوەیە ئەچینە خوارەوە نابێ خوارەکەی شێوەنە پان بێ کە نەتوانی ئیشی لەسەر بکەی لێرەش 1 سانتیم ئەبرین لە سەرشانەکەی لەبەرەوەی جوان دەرچێشتەکە یەکسەر لە ملەکەیشی 1 سانتیم بە بەروو پشتا ئەیبڕین اینجا بەشی پێشەوەی هەڵەکەنین من ئەمەوە ملی ئەم جلە بۆ نمونە لە ڕەنگی ئەمەی لێدەمەوە لەبەر شتێکی جوان دەرچێ وەکو قاتەکە دوو ڕەنگ دەرچێ چیەکەین ئێستا ئەم بەشیان لادەین ئەمەیان ئەمێنێتەوە ئەمە ئەمێنێتەوە چیەکەم من لەبەرەوەی لەو قماشەی لێدەم ملەکەی زۆرتر هەڵەکەنم ئەگەر لەوەی لێ نەدەم ئەبێ کەمتر هەڵکەنم بۆ نمونە لەوەی لێ نەدەم ئەبێ چەندێک هەڵکەنم ئەبێ نزیکی 14 سانتیم ئەبێ 14 تا 15 سانتیم هەڵکەنم بەڵام ئەگەر لێی بدەمەوە ئەبێ چەندێ ئەبێ 18 سانتیم هەڵکەنم لەبەرەوەی 18 سانتیمەکە لەمەی لێ ئەدەمەوە تقریبان 3 سانتیم لەمەی لێ ئەدەمەوە ئەبێتەوە 15 سانتیمەکە ئەمیش ئەبێ ئەوە نەبێ بەڵام من چی ئەوە هەڵەکەنم لەبەرەوەی لەوەی لێ ئەدەمەوە ئەمە بۆ ملەکەی جاو کات چیەکەین هەر لەمە قماش بۆ ملی جلەکە ئەبڕین ئەمە ملەکەیە لەبەرەوەی تێکمان نەداوە ئەبێ بە هەموو جۆرەکان ئەبێ سانتیمێکی لەو زیاتر بێ بە هەموو جۆرەکان لەبەرەوەی تۆ ئەچێتە تەقەڵۆ ئیسە سەیریکە لێرە سانتیمێکی زیادە و لە پانیش ئەبێت سانتیمێکی زیاتر بێت ئەو کات چیەکەین لێرە ملە کاڵەکەنین لێرە ملی جلە کاڵەکەنین ئەمە ئەبێ بمێنێتەوە لەسەر سنگی کەفەکە ئەمە ئەکەین بۆ ملی ئەم جلە لەبەرەوەی ڕێک وەکو ئەوەی کە خۆم دامناوە دەرچێت ئێمە بۆ ئێرەیەکەی ئیسەمە بڕینی ئەمیشتەوە تینەوە سەر قۆڵەکانی ئەم کەساشی قۆڵەکەی 50 تقریبان 54 تا 53 بێ سەمە لێرە چەندێکی ماوەتۆ 42 ماوەتۆ ئەوە کەیتری چیەکەین لە هینەکە 10 سانتیمەخەینە سەری بۆی لەبەرەوەی جوان دەرچێت قماشەکە و بێ بە دوو ڕەنگیش قۆڵەکە ببێ بە دوو ڕەنگ لەبەرەوەی من ئەمەوێ جلەکە دوو ڕەنگ دەرچێ نابێ قۆڵەکەیش هەڵە بکەین لە بڕینیا بێ ڕەنگی قۆڵەکەی وەکو ڕەنگی جلەکە دەرچێت
پانی قۆڵی 38 ئێمە لێرە 41 بڕین ئەو 3 سانتیمەی بۆ تەقەڵ. باری تۆخی قماشەکەیە ئەبێ بەم بارە بیبڕین بۆ کات چیەکەی یەک تۆڵ ئێرە ئەمیش لادەی ئەو کات چیەکەین لەمە ئەخەینە سەری بۆی لەم قماشە بە باری تۆخی خۆیە لەمە ئەیخەینە سەری بۆی. ئەمە بڕینەکان هاتینە کۆتایی سەدا دەکەین ئینشەڵا بە دوورین و ئۆڤەرەکەی ئەمەیتر بڕینەکەی تەوا هیچ لە بڕین نامەترسن چون بڕین زۆر سەخت نییە ئەگەر بۆ نمونە تۆ نەترسی لێ هیچ سەخت نییە سەدا دەکەین بە دوورینی بیجامەکە. بەشی پێشەوەی بیجامەکەیە حەزەکەم دوو تەقەڵی لێدەم لەبەرەوەی تەقەڵەکان ژەبێ لە سەر یەک بێ نابێت دووری یەکتر بن لەبەرەوەی شتەکە جوان دەرچێت دەگەر دووری یەکتر بن جوان نییە. ئەمە وتمان ئەبێ بیجامەکە بەشی پێشەوەی 8 سانتیمی کەمتر بێ لە بەشی پشتەوەی لەبەرەوەی پێویستە ئەبێ بەشی پشتەوە 2 سانتیم یا 8 سانتیم زیاتر بێ لە بەشی پێشەوە. ئەو تەقەڵەی کە دوو تەقەڵەیەکەنەوە ئەبێ پێکەوە بێ نابێت تۆ دێ دوور بن لە یەکتری. ئەو کاتمن چیەکەم دەرقاچەی بیجامەکەیش ئەم قماشەی لێدەمەوە لەبەرەوەی لەگەڵ چاکەتەکە تێکەڵاو بێ بەڵام ئەبێ هەوڵی ئەوە بدەیت بزانی باری ڕووناکی قماشەکە کامەیە ئینجارە بۆی بکەیت ئەبێ ڕووناکیەکەی بکوێتە بەشی ناوەوەی تۆخەکەی بکوێ بەشی دەرەوەی لەبەرەوەی جوان دەرچێت. مانەمە لەبەرەوەی تێکەڵاوی ئەەکەین ئەم قاتە بە دوو ڕەنگەیکەین حەزەکەین دەرقاچەی ئەم بیجامەیە ئەم ڕەنگەی لەسەر بێ. ئەو کات ئەما بێ ڕاکێشین ئێمە بە دوو دەق هەر تووکیان پێکەوە ڕاکێشین جالۆچێکی وردی جوان لە دەرقاچەکە دروست ئەبێت. ئەگەر ڕای نەکێشین دروست نابێ و جوان نییە ئەبێ لۆچی بۆ دروستکە جالۆچیشت دروست کرد لۆچ جوان نییە ئاوا ئەمە کەمێک ڕائکێشین بەشی ژێرەوە قماشەکەی تر ڕاناکێشین جا زۆر جوان دەرەچێت. ئەوە ئەبێ ئەم دەرقاچە کەمتر بێ بیجامەکە دەرقاچەکەی زۆرتر بێ. جا فەیریکە چۆن من کشیێنم ئێوەی ئاوا بەم شێوەیە کشی بێنن شتەکە زۆر زۆر جوان دەرەچێت. جا فەیریکەن چەند جوانە هەمتر بۆ سەرقۆڵ و هەمتریش بۆ دەرقاچەی بیجامەکە زۆر زۆر جوان دەرەچێت. جا ئەوە دوای ئۆڤەریەکەین با جارێ هەرتوو دەرقاچەکەی بۆ بکەین.
لۆچی بۆ بکەی زۆر ناشرینە قەت نەیکەن لۆچ بۆی هەر ڕاکشانی ئەم قوماشە زۆر زۆر جوانیەکە ئەمە بەم شێوەیە نەک تۆنیش ڕایکێشی مام ناوەند کەمێک نۆرماڵ ڕایکێشنی تر نۆرماڵ ڕاتان کێشە شتەکە زۆر جوان دەرەچێت بەشی ژێرەوە ڕانەکێشی تەنها ئەو قماشە زیادەی بۆت بڕیوە ئەوە ڕابکێشیت جا فەیریکەن چێ شتێکی جوان دەرئەکەوێ سەدە دەکەین بە دوورین و بێژن دەکەین بە ئۆڤەرکردنی بیجامەکەی ئەو شوێنانەی کە تەقەڵم لیاوە من ئۆڤەرێکی لێیە ئەمیش هەر عینەن ئەو چۆن ڕاکێشانێکی کەم لە ئینەکات ئەەکەم لە ڕاکێشانی ئەو بەشەی کە پێشتر ڕامکێشاوە لە بەرەوەی جوان دەرچێ ئۆڤەرەکەیشی بە زۆر بە کەمی ڕاکشانەکەکەم لە بەرەوە گەر زۆر تون ڕایکێشی تەقەڵەکە بچڕێ خۆی ئەم لاستیکە ئەم کەسە پێویستی بەوەیە ئەبێ لاستیکی دووەکەی چەند بێ 38 بێ 38 بێ لە بەرە 38ەکە سێدانە سانتیمی بەم شێوە خەنەوە فەریەک و تەقەڵی لێدەن لێرە لە بەرەوەی ئەگەر گرێی بدەی جوان نییە لە ناو دووەکە تەمەیتر گرێدانی نەگەرەکە یەکسەر چیەکەین بەم شێوەیە لاستیکەکە لێرە دانین بەم شێوە تەقەڵەخەینە سەری و دۆری جوان دەرەچێت دوایی یەک تۆ فەرەکەی تنکردنەوەی بۆەکەین ئەمە بۆ پردووی بیجامەکەی بیجامە بۆ پیاوان وێە بۆ ئافرەتان وێ بۆ مناڵ بێ جۆری بڕینەکان هەرێکێکە بەس تەنها جۆری گەورەکردن و بچووکردنی جیاوازانە بڕینەکە هەروەکو یەک وایە چون ئەتوانی بۆ نمونە یەکێک ضعیفترە ئەبێت تۆزێ ضعیفتر بۆی ببڕی یەکێک قەڵەوتر بۆی ببڕی نابێت تەقەڵەکە ئەوەنە نزیکی لاستیکەکەوێ لاستیکەکە لەگەڵ خۆیان بگرێ ئەبێت دووری لاستیکەکە بێ لێرە بەشی ئەوەنە ئەیڵینەوە بۆ نمونە کەرتێگەگەر کەرتەکە بیەوێ لاستیکەکە بگۆڕێت یا بیەوێ لاستیکەکە کەم و زیاد بکە تۆزکێکی بۆ ئەیڵین و بەڵام من چیەکە منەمەوێت دوو تەقەڵی تا بێرم بەس هەر لە سەر یەک بێ نابێت دووری یەکتر بێ لە بەروێ ئاوا جوانترە لە بەروێمە کشیەت نەکا بچڕێ من دوو تەقەڵی بۆ لێدەم بەس هەر لە سەر یەک تەقەڵەکان سەدە دەکەین بە دوورینی ناوەوەی بیجامەکە بەم شێوەیە ناوەوەی بیجامەکە ئەدورین ئەمەیتر لەمە ولاڤستانە و زۆر خەڵک زۆر ئەمە بەکارێنێ زۆر ئەم جۆرە جلانە بەکارێنێ بە تایبەتی بۆ مناڵی تا تەمەن 15 ساڵیش هەر بەکارێنێ ئەوەندەی کە بەشی ئەیڵمەوە بۆ ئۆڤەرەکە لەبەرەوەی ئۆڤەرەکە جافێریکە لێرە چۆن یەکسەر هەردووکیان وەکو یەک دەرچوون ئەبێ بۆی کە سانتیمی ئەمانویست بیجامەکە سەرەوەی 10 سانتیم کورتتر بێ لە پێشەوەی جافێریکەن ئەمە کورتترە تا بەشی پشتەوەی ئەو کاتە نابێت و هەوڵ بدەی لە خوارەوە بیبڕی چون بیجامەکە لارە بێ دوای تەقەڵەکەی تێگەچێ ئەبێ ئیلال لە بەشی سەرەوە بیبڕی ئەبێ لە بەشی سەرەوە بیبڕی بۆ پانتۆڵ بێ بۆ کیلۆت بێ بۆ بیجامە بێ بۆ هەمووی ئەبێ لە بەشی سەرەوە بیبڕی جا لێرە دوو سێ تەقەڵی لێ ئەدەین لەبەرەوەی تونتون بێتەوە لە کاتی لە پێکردنا نەبچڕێ ئەمەوێ دوو تەقەڵی لێدەم لەبەرەوەی کشیەت نامەوێ دوو بتەقێ بیجامە زۆر پێویستە بێ دوو تەقەڵ بێ بەڵام ماکسی پێویست ناکات دوو تەقەڵی لێدەی بەس بیجامە بێ دوو تەقەڵ بێ بیجامەکەی سەبەت یەک ئۆڤەری لێدەین ئیتر تەواو بێ هیچ هینی نەماوە
ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری بە ئارامگری و خۆڕاگری لە بەردەم کێشە و گرفتەکانی ڕۆژگار بۆ مرۆی مسلمان داناوە و بەتایبەت بۆ شوێن کەوتوانی. ئەگەر بڵین ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی خۆڕاگری و سەبر و پش و درێژیە، ئەوە زیادە ڕیمانە کردووە و ئاەتەکانی پیرۆزی قورئان پڕن لە باسکردن لە سەبر و لە خۆڕاگری. إن الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر یام لە شوێنی دیکەدا کە خوای گەورە دەفەرمێت لە ڕێی نوێژ و سەبرگریەوە زاڵمن بەسەر کێشە و گرفتەکانی ڕۆژگارە. بۆ قسەکردن لەسەر ئەو کێشە و گرفتانە و ئارامگری ئێمە لە بەرامبەریاندا کە بێگومان ئێمە ڕۆژانە لەم وڵاتەدا بینەر و بیسەری دەیەها و سەدەها ڕووداوی پڕتراژیدی و نەخوازرا و قێزەون دەبینەوە کە زۆر جار ئەگۆنجێ ئەمە بەسەر خانەوادە و خێزان و بنەماڵی ئێمەدا بێ، هەر لە دەستدانی ماڵ و سەرود سامانمان تا حادیسەیەکی سیارە تا لە دەستدانی خۆشەویستانمان تا هەر شتێکی دیکە کە ئێمە پێمان ناخۆش بێت لە دەستدانی پێدراوەکانی بەردەستمان. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە و چۆنێتی خۆڕاگری ئێمە لە بەرامبەر کێشە و گرفتەکان میوانداری زۆر بەڕێز مامۆستا سیامەند ئەحمەد بانخوازی ئیسلامیمان کردووە کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری چەمچەماڵەوە دەبێتە میوانی ئەم تەوەرە. مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێ و سوپاس بەوەی دەرفەتە بە ئێمە بەخشی. سەرەتا پێم خۆشە پێناسەیەکی ئارامگری یا سەبر و خۆڕاگریمان بۆ بکەی لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرموودە شیرینەکانی پێغەمبەری پێشەوامانەوە صلی الله علیه وسلم. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سڵاو و ڕێزمان هەیە بۆ جەنابتان و بۆ سەرجەم بینەران و بیسەرانی خۆشەویست. دیارە ئەم تەوەر و بابێکی زۆر گرینگە و ئێمەی موسڵمانان لە ئەمڕۆدا لە هەموو کە زیاتر پێویستمان بە سەبر و خۆڕاگری هەیە، چونکە سەبر و خۆڕاگری ئەتوانین بڵێن گشتگیرە بۆ هەموو چەمک و لایەنەکانی ژیانی ئینسان. دیارە پێش ئەوەی کەوا ئێمە لە سەبر و خۆڕاگری تێبگەین پێویستە بچینە خزمەت تعریف و پێناسەی بۆ ئەوەی ڕوون بێتەوە لامان لە ڕوانگەی زمانەوانی و ئیسڵاحی زانایانەوە بزانین چۆن باسییان لە سەبر کردووە. سەبر و خۆڕاگری لە زمانی زانایاندا لە ڕووی لوغەویەوە ئەفەرمونون ئەلحەبس بەمانە بەندکردن و گرتنی نەفس هاتووە و هەروەها لە ڕووی ئیسڵاحی زانایانەوە لە ڕووی زاراوەی زانایانەوە بەوە هاتووە ئەفەرمونون پەیوەستکردنی نەفسە بە جێبەجێکردنی ئەوامیری خوای پەروەردگارەوە و هەروەها بە دوورکەوتنەوە بیان خۆپاراستن لەو شتانەی کەوا خوای پەروەردگار نەهی لێ کردووە و هەروەها قبولکردن و ڕازیبوون بە بەڵاو موسیبەتەکان بە ڕازیبوون بەدەمەوەچوون بە سینگێکی فراوانەوە بەدەم قەزا و قەدەرە خوایەکانەوە. ئەمە پێناسەی سەبرە و سەبر وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد زیاتر لە 90 شوێنی جێگەی قورئاندا خوای پەروەردگار باسی سەبر و خۆڕاگری کردووە، باسی دان بە خۆداگرتنی کردووە. بۆیە یەکێک لەو ئاەتانە خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم کە کۆتایی سوورەتی آل عمران خوای پەروەردگار دەفەرمێ يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی ئیمانداران ئەی باوەڕداران ئێوە سەبر و خۆڕاگریتان هەبێ وەصبروا وصابروا، یعنی هەم ئەبێ لە دنیادا خۆڕاگر بن و دان بە خۆتانە بگرن و پێویستە کەسی موسڵمان لە هەموو کە زیاتریش لە کاتی تەنگانە و ناڕەحەتەکاندا دان بە خۆی تا بگرێ و سەبر و ئارامی هەبێ. واتقوا الله خوای پەروەردگار فەرمی وەڕابیطوا و هەروەها سەنگەرنشینی بکەن لە پێناوی خوای پەروەردگارە و سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزن. واتقوا الله لعلكم تفلحون و خوای پەروەردگار سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزن بۆ ئەوەی فەلاح و سەرکەوتنی دنیا و قیامەت بەدەست بێنن. کەواتە ئێمە لێرەوە بۆمان ڕوو نەبێتەوە کەوا سەرکەوتن و سەرفرازی ئینسان و هەروەها لە خواترسانی ئینسان
لە ڕێگەی سەبر و خۆراگریەوە دەسی ئەکەوێ. بەرهەم و دەستکەوتەکانی سەبر و خۆراگری چین لە ژیاندا. ئێمە کاتێکە لە بەرامبەر پێشهات و ڕووداوە نەخوازراوەکانی ژیانماندا تووشی ناخۆشی و بەڵاو کێشە و گرفت و لە دەستدانە بینەوە کامانە ئەو بەرهەم و دەستکەوتانەی ئەگەر وەکو پێغەمبەری پێشەوامان فەرمێ الصبر فی صدمة الأولى لە حاڵەتی یەکەمدا خۆراگر بین و قسەیەکی خراپ و کردەوەیەکی نەخوازراو نەکەین کە پێچەوانەی شەرع و ڕەزامەندی خوابێ کامانن ئەو دەستکەوت و بەرهەمانەی کە ئێمە بۆ دنیا و بۆ قیامەت دەیچنینەوە ئەگەر خۆراگر و سابر بین. سەبر و خۆراگری بەرووبووم و فەوایدی زۆری هەیە. لەوانە یعنی تەوازنی ئینسان لە ژیاندا ڕائەگرێ. ئەم ئینسانەوا لێ ئەکاکەوە باڵانسێ بۆ خۆی وەرگێ. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە لە فەرمایشتێکی صحیحا دەفەرمێ عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. ئەفەرمێ ئیشی مسلمان جێگەی سەرسوڕمانە، کار و کردەوەی مسلمان جێگەی سەرسوڕمانە، هەمووی بەخێر بۆ ئەشکێتەوە بۆ چونکە إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء فصبر فكان خيرا له وليس ذلك لأحد إلا لمؤمن. پێغەمبەر فەرمیە صلى الله عليه وسلم ئینسانی ئیماندار چۆن ڕوبەڕووی قەزا و قەدەرە خوایەکان ئەبێتەوە لە دنیادا. دیارە ئێمە ئەوە معلومی هەموو لایەکمانە کە خوای پەروەردگار بە دوو شێوە ئێمە تاقیەکاتەوە لە دنیادا، یان بە خۆشی یان بە ناخۆشی. بۆیە پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم ئینسانی ئیماندار کە کاتێک خوای پەروەردگار پلەپایەکی پێبەخشیە، نیعمەتێکی پێبەخشیە و بەسەری ئەکاتەوە لە ڕووی ناز و نیعمەتەوە شکرانە بژێری خوای پەروەردگارەکە، لە خۆی دەرناچێ، حەمد و سەنا و سپاس و ستایشی خوای پەروەردگارەکە. و هەروەها کاتێکیش تووشی بەڵا و قەزا و قەدەری خوای پەروەردگارە بێ کە خوای پەروەردگار بەسەری ئەکاتەوە سەبرە، دان بە خۆی داگرێ و ڕازێ بە تەقدیراتی خوای پەروەردگار، بۆیە لە ئەنجامدا هەموو ئەمانە بە خێر و بە چاکە بۆی ئەشکێتەوە. کەواتە ئێمە ئەتوانین بڵێن ئینسان لە دنیادا بە سەبر و خۆراگری ئەتوانێت تەوازونی خۆی ڕابگرێ و سوودی زۆر زۆرە ئەم سەبر و خۆراگریە بۆ ژیانی ئێمەی ئینسان و مسلمانەکان بە تایبەتی. بۆ نمونە یعنی تۆ خوای پەروەردگار مەعیەتی خوای پەروەردگارە لەگەڵایە، إن الله مع الصابرين، تۆ خۆشەویستی خوای پەروەردگارە لەگەڵایە، والله يحب الصابرين. و پاداشت بەبێ ئەندازە لەلایەن خوای پەروەردگارەوە، مەگەر هەر خوای پەروەردگار خۆی بزانێکەوە چەندە پاداشتە ئەداتەوە لەسەر سەبر و خۆراگری. وەکو لە قورئانە ئاماژەی پێکردووە إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب، یعنی ئەندازەکەی مەگەر بەس خوای پەروەردگار بزانێ. و هەروەها فاکتەری لێخۆشبوونە. ئێمە ئەگەر لە دنیادا لە بەرامبەر بەڵاو موسیبەتەکانە خۆڕاگر بین، ئەوە ڕەحم و سۆز و میرەبانی خۆی پەروەردگارمان بۆ دائەبەزێ و هەروەها سەکینەت و ویقارمان بۆ دائەبەزێ. خوای پەروەردگار سەڵاواتە دیدارمان لێدا و خوای پەروەردگار تەسکیەی ئەوەی کردوین کە ڕێنمونی کراوین و ئێمە هیدایەت دراوین. وبەشیر الصابرین الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. وهروها بچی سەبر خۆراگری دروزە بێ یا کامانن ئەو ڕێکار و هەنگاوانەی کەوا دەکا مرۆڤ لە کاتی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ڕوودا و پێشهاتە نەخوازراوەکاندا سەبری بۆ دروست ببێ. بە یەکمان کە زۆر جار ئێمە وا ئەزانین گریان و بێتاقەتبوونیش پێچەوانەی سەبرە، بەڵام کاتێک کە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم لە ناشتنی ئیبراهیمی کوڕی خۆشەویستیدا دەفەرمێت چاوەکان فرمێسکی ڕێژن و دڵەکان بێتاقە دەبن، بەڵام دەممان شتێک ناڵێ کە پێچەوانەی ڕەزامەندی ویستی خوابێ. مەبەستمەوەیە ئایا ئێمە گریان و بێتاقەتیەکانمان بۆ لە دەستدانی خۆشەویستانمان یا بێتاقەت بوونمان بۆ لە دەستدانی پێدراوە مادیەکانی ڕۆژانەمان پێچەوانەی سەبرە، و ئایا سەبر بۆ ئەوانەی کە نیانە و لە کاتی ڕوودا و پێژاتەکانە بێتاقە دەبن یا بەجۆر لە جۆرەکان شتی ناشەرعی و کردەوەی ناشەرعی ئەنجامەدەن، چۆن سەبریان بۆ دروست ببێ؟ ئێمە ئەبێ ئەوە بزانین ئەم دنیایی کە خوای پەروەردگار بۆ ئێمەی دروست کردووە، ئەم دنیاە بریتە لە تاقیکردنەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێ بەوە کردووە لەنەبلوەنەکم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. يعني خوای پەروەردگار بە جۆرەها شێوە ئێمە تاقی ئەکاتەوە و ئێمە مسلمانان پێویستە
لە سەرەتای مصیبەتەکەوە ئێمە خۆمان ئامادە کرده بێ بۆ ئەم تاقیکردنەوە خوای پەروەردگار، بۆ ئەم تاقیکردنەوەی خوای پەروەردگار. چونکە لە فەرمایشتی صحیحە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵانە کە کاتێک دای بەلای قبرێکە ئافرەتێک بە دیار قبرەکەەوە ئەگریا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ دڵنەواییکردنی ئەو ئافرەتە، دیار بوو ئافرەتەکە دڵ و دەرونی گەرم بوو ئەگریا، بە کوڵ ئەگریا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ دڵنەواییکردنی فەرمووی اتقی الله واصبری، فەرمووی لەخوا بترسە و دان بە خۆتا بگرە و بە ئارام بە لەسەر تەقدیرات و بەڵاو مصیبەتەکان کە خوای پەروەردگار داوێتی بەسەرتا. ئافرەتە کە پێغەمبەری خوای نەناسی صلی الله علیه وسلم لە حیبەتی دڵ و دەرونی خۆیە ئاگای لەوە نەبوو کە ئەمە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام قسەی لەگەڵاکە. بۆیە ئافرەتەکە فەرمووی ئیلەیکە عنی فإنك لم تصب بمصیبەتی، فەرمووی بڕۆ وازم لێ بێنە، تۆ تووشی ئەو دەردە نەهاتووی کەوا من بەسەرما هاتووە، تۆ ئاگاو لە ناو دڵ و دەرونی من نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانە لێی داڕۆشت. دوای ئەوە سەحابەکان هەندێک لە سەحابەکان پێیان وت کە پێغەمبەر ڕۆی صلی الله علیه وسلم وتیان ئەوە پێغەمبەری خوا بوو، چۆن بەو ئوسلوبە تۆ جوابی پێغەمبەرت دایەوە صلی الله علیه وسلم. ئافرەتەکەش لە حیبەتی دڵ دەرونی خۆیان فەرمی وەڵی نەمزانی ئەمە پێغەمبەری خوایە، ئەفەرمێ بە پەلە چوو بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و اعتیزاری بۆ پێغەمبەر هێنایەوە. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کاتەیە ئەوەی فەرموو کە فەرمووی إن الصبر عند الصدمة الأولى، یا فەرمووی إنما الصبر عند الصدمة الأولى، بەڕاستی سەبر و خۆڕاگری بریتیە لە گەرما و گەرمی ئەسنای ڕووداوەکە کە ئێمە لەو کاتەیە سەبر و خۆڕاگریمان هەبێ، کە ئێمە لەو کاتەیە دان بە خۆماندا بگرین و بە ئارام بین لە ئاست ئەو تەقدیرانەی خوای پەروەردگار ئەیدا بەسەرمانە. و ئینسان بەڕاستی خوای پەروەردگار عیتاب ناگرێ لەو خەڵکانەی کەوا ئەمانە هیچیان لەسەر نییە کەوا لە دنیادا کە تووشی بەڵاو مصیبەتە بن، ئەم بەڵاو مصیبەتانە بە گریان یاخود بە کۆمەڵێک خەم و خەفەت پێشوازی لێکەن، بەڵکو ئێمەی مسلمانان ئەبێ ئاگدار بین لە کاتی تاقیکردنەوەکانە، لە کاتی بەڵاو مصیبەتەکانە. ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوین کە دەفەرمێ هەر کاتێ هەر مسلمانێ لە هەر ئەسنای هەر ڕووداوێکە هەر بەڵاو مصیبەتێکە کە ڕووی تێکە ئەمە ویردی سەرزمانی بێ، بڵێ لا حول ولا قوة إلا بالله إنا لله وإنا إليه راجعون. هیچ هێز و قوت و دەسەڵاتێک نییە کە خوای ئینسان پشت و پەنای بۆ بەرێ و هەروەها ئێمە هەموو مڵکی خوای پەروەردگار، خوای پەروەردگار ئێمەی داناوە لەم دنیادا بۆ تاقیکردنەوە بۆ لای ئەویش ئەگەڕێینەوە. بۆیە لەم کاتەیە ئەم ویردە بڵێ، ئەم دوعاە بڵێ اللهم أجرني في مصيبتي واخلف لي خيرا منها. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەوە بڵێ لە کاتی مصیبەتەکەیە، بڵێ ئەی پەروەردگارە لەسەر ئەم بەڵاو مصیبەتەی کەوا داوتە بەسەرما پاداشتم بیتەوە و شوێنەکەیم بۆ پڕکەیتەوە بە چاکتر. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ لە ئەسنای هەر ڕوودا و بەڵاو مصیبەتێکا کە ڕووی تێکا و خوای پەروەردگار بەسەری ئەکاتەوە ئەمە ویردی سەرزمانی بێ إلا أخلف الله له خيرا منها، إلا خوای پەروەردگار شوێنەکەی بۆ پڕ ئەکاتەوە و قەرەبووی ئەکاتەوە بە چاکتر. کەواتە گریان ڕێگەی لێ نەگیراوە، ئینسان ئەتوانێ تعبیر لە ناخۆشیەکان بکە، لە خەم و خەفەتەکان کە بە گریانی خۆی، حتا گریان ئیسفادەی هەیە. بۆیە بەڵام ئەوە لەسەرتە ئەوە لێت ئەگیرێ لە ئیسلاما لە ڕوانگەی ئیسلامەوە کە خوا نەخواستە ئینسان ناشکری بکە بۆ بەدەمی کوفرانە بژێری خوای پەروەردگار بکە، یاخود کۆمەڵێک قسە و تەسەڕوفات بکە کە ئەم شتانە ببێتە مایت و ڕەبوونی خوای پەروەردگار. بەسەر مرۆڤی بەڵا بەسەردا هاتوو لە قسەی خراپ لە کاردانەوە دەرونیەکانی لە ناشکری و وەکۆڵی کوفرانە بژێری نعمەتەکانی خوا بەشێ لە مرۆڤەکانی کۆمەڵگەی ئێمە دەستیان دەچێتە خوێنی خۆیان و کە سوکاریانەوە زۆرجار خۆکوشتن بەرەنجامی نەبوونی سەبر و خۆڕاگریە. ئەمە بۆچی ئەم ڕێژەی سەبر و نەبوونی سەبرەوەکە کە مرۆڤ دەستی بچێتە خوێنی خۆیەوە و تا چەند پێویستە مرۆڤ ئەگەر هەرخوا نەخواستە
ناشکریەک بکایان بۆ منە کاردانەوەیەکی نەرێنی بەرامبەر بە منداڵ و خێزانەکە هەبێ لێیان بدایات تووڕە بێ یا دوو جنێ و بدایە هەڵ بچێ و تووڕە ببێ تا ڕادێمە دوای دەکرێت لە ڕێی داوای لێبوردنێکەوەم لە خوای گەورە بەرامبەر بە کوفرەکانی هەم بەرامبەر بە منداڵ و خێزانەکەی بەرامبەر بە لێدان و تووڕەبوونەکانی وەکۆڵێ ساڕێژ یەم برینە بکە بەڵام ئایا خۆکوشتن چارەسەرە بۆ نەبوونی ئەو سەبر و خۆڕانەگریەی کە پێویستە مرۆڤ لە بەرامبەر ئەو ڕووداوە نەخوازراوەدا بیگرێتە بەر و کۆتایی بە ژیانی خۆیان بە ژیانی خاو خێزانی بێنێت؟ وەڵاهی خۆی ئەمانە مامۆستای خۆشەویست هەموو ئەگەڕێتەوە بۆ تێگەیشتن تێنەگەیشتنمان لە ئاینی پیرۆزی ئیسلام. یعنی تەنانەت ئێمەی موسڵمانان هەتاکو ئێستا بەداخەوە خۆشمان لە وشەی سەبر تێنەگەیشتوین. بۆی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئێمە لە چەندین ئاەتی قورئانەوەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد خوای پەروەردگار لە 90 جێگە زیاتر لە قورئانە باسی سەبری هێناوە. یا ئەیوهە الذینە ئامەنوا ئەم نیدایە بۆ کێیە؟ ئەم بانگەوازە بۆ کێیە؟ بۆ ئیماندارەکانە. یا ئەیوهە الذینە ئامەنوا ئیستەعینوا بالصەبر والصەلاة. یعنی ئێمە بەڕاستی لە کاتی هەموو ناڕەحەتیەکانە لە کاتی هەموو بەڵاو موسیبەتەکانە ئەبێ بگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار و پەنابەرینەوە بەر سەبر و خۆڕاگری. بۆیە ئەم ڕووداوە نەخوازراوانەی کە لە ناو کۆمەلگای ئێمەدا بەداخەوە کە لە حاڵەت دەرچووە بووە بە دیاردە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا وەکو پێویست لە ئاینی پیرۆزی ئیسلام تێنەگەیشتوین. ئەینا ئەگەر لە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە تێبگەین سەبر نیوەی ئیمانە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم الصبر نصف الإيمان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەی کەواتە ئێمە ئەو حاڵەتە نەخوازراوانەی کەوا دێ بەسەرمانە مەسەڵەن خەڵکێک لە کاتێکا کەوا بەڵاو موسیبەتێک ڕووی تێکە پەنا ئەبا بۆ خۆکوشتن یا پەنا ئەبا بۆ هەندێک کاری قێزەون. بەڕاستی ئەمانە کارەساتە. ئێمە ئەبێدان بە خۆمان دابگرین یەک لەحزەیەکە چەند دەقەیەکی کەمە ئەگەر تۆ دان بە خۆت تا بگری بەڕاستی ئەو تەنگەژەی کە ڕووی تێکردووی ئەو بەڵاو موسیبەتەی کە ڕووی تێکردووی ئەو کاتە دڵنیا بە لەوەی کەوا خوای پەروەردگار ئەگەر قاپیەکی لێ داخستووی لەولاوە هەزاری تر بۆ ئەکاتەوە. کەواتە ئێمەی موسڵمانان ئەبێ ئاگادار بین، ئەبێ باوەڕمان بە ئاەتەکانی خوای پەروەردگار بێ و باوەڕمان بە فەرمایشتەکانی پێغەمبەر هەبێ صلی الله عليه وسلم لە کاتی بەڵاو موسیبەتەکانە لە کاتی تەنگەژەیەکانە پەنانە بینە بەرکاری توندوتیژی یاخود خوا نەخواستە دەستمان بچێتە نەفسی خۆمان. بەڕاستیەوە خۆمان ماڵوێرانی قیامەتەکەین. ئێمە ئەبێ ئاگادار بین ئەو نەفسەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوین واجبە لەسەرمان کە پارێزگاری لێ بکەین. ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. خوای پەروەردگار دەفەرمێ وریابن بەدەستی خۆتان نەفسی خۆتان مەبەنە تالوکەوە. يعني ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. خوای پەروەردگار دەفەرمێ ئێوە مەبنە باعیسی نەفسی کوشتنی نەفسی خۆتان. خوای پەروەردگار بەخشندەیە بە ئێوە. خوای پەروەردگار بۆیە پێغەمبەرانی ڕەوانە کردووە، بۆیە ئەو دەستور و یاسای ڕەوانە کردووە تاکو ئێوە لەگەڵ پێشهاتەکانی ژیانە. پرسیارێکی فکری و عەقیدەیی بێ کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا. واتە ئیستقامەت و خۆڕاگری لەسەر بەرنامە و شەریعەتی خوا. زۆرجار مرۆڤ لە کۆمەڵگەی ئێمەیە بەهۆی هەژاری و نەبوونیەوە دەست بە پشتێنی کۆمەڵی خەڵکی نامەردە کە ئەچێتە حیزب و گروپێک کەوا شەو و ڕۆژکارەکەن بۆ ڕووخاندن و دژایەتیکردنی بەرنامە و شەریعەتی خوایی. یا زۆرجار ماڵ و منداڵەکەی ناچارەکە دەنگ بە حیزبێ بدەن کە سەرلەبەری ژیان و بیرکردنەوە و ئاراستە و بەرنامەیان دژایەتیکردنی شەریعەت و بەرنامە و یاساکانی خوایە. ئایا تا چەند خۆڕاگری لە بارێکی ئاسایی و هەڵنەچوون و تووڕەنەبووندا بەرامبەر بە عەقیدە و بیر و باوەڕ پێویستە ئێمە خۆڕاگرانە وەکو مێخێکی داکوترا بوەستین لە بەرامبەر ڕەشەبای مادە و مادەپەرستێتی و وەکۆڵێ بەهێزی حیزبێ لە کوردستانە خۆمان نەدۆڕێن و دوای ڕەشەبای ئەوان نەکەوین کە بیر و باوەڕ و عەقیدە و داهاتوو قیامەتی خۆمان بدۆڕێنین. ئەمە دەکەمە کۆتا پرسیارم مەبەستمەوەی ئایا سەبر و خۆڕاگریش لەسەر بیر و باوەڕ و عەقیدە تا چەند پێویستە هەبێ و ئینسانی موسڵمان دەستی پێوە بگرێ؟ سەبر و خۆڕاگری وەکو لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد خۆی بۆ خۆی عەقیدەیە لە لای ئێمەی موسڵمانان و ئەبێ عەقیدە بێ و بەڕاستی ئەبێ
ئێمە مسلمانان باوەڕمان بە قەزا و قەدەرە خوایەکان بێ بۆ یەکێک لە ئەرکانەکانی ئیمان بریتیە ئەن تؤمنە بالقەدەری خەیریه وەشەڕیه ئەبێ باوەڕمان بە قەدەرە خەیرەکانە بێ بە قەدەرە شەڕەکانی شەبێ طبعا وەکو عەقیدە شەڕ پاڵ نادرێتە پاڵ خوای پەروەردگارەوە ئیزافە ناکرێ بۆ لای خوای پەروەردگار چونکە خوای پەروەردگار بیەدیکە الخەیر بۆیە بەنیسبەت ئێمەوە شەڕە بەنیسبەت خوای پەروەردگارەوە ئیبتیلا و تاقیکردنەوە ئیمتیحانە بۆیە ئێمەش بەڕاستی لە ئاست ئەو تاقیکردنەوە خوایانەیە بەڕاستی ئەبێ دان بە خۆماندا بگرین ئەبێ سەبر و خۆڕاگریمان هەبێ ئەو ئیمانەی خۆمان ئەو عەقیدە و بیر و باوەڕەی خۆمان نەگۆڕینەوە بە بیر و باوەڕێکی خراپ نەگۆڕینەوە بە چەند خۆشیەکی دنیایی ئێمە بەڕاستی ئەبێ خۆڕاگر بین و سەبر و خۆڕاگریمان هەبێ لەسەر ئەو ئیمان و بیر و باوەڕە ئەگەر نا خوا نەخواستە ئەو کاتە ئەگەر بێت و سەبر و تەحەمولمان نەبێ ئەو بەڕاستی ئەو ئیمانە ئەو بیر و باوەڕەمان لە دەست ئەدەین ئەو کاتە هیچ جیاوازیەکمان نابێ لەگەڵ خەڵکانێکی ترا بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ سەبر و خۆڕاگریمان هەبێ و سەبر و خۆڕاگری پەیوەندی بە ئیمان و عەقیدەوەمانەوە هەیە بۆیە ئیمامی عەلی فەرمودەیەکی جوانی هەیە ئەفەرمێ بونی الئیسلام عەلا دەعائم ئەربع ئەفەرمێ ئیسلام لەسەر 4 پاڵپشت و عامود و کۆڵەکەی گەورە بنیادنراوە بۆیە یەکەم ئەلیەقین ئێمەی موسڵمانان ئەبێت دڵنیابین لە کار و کردەوەکانمانە ئیسلامەتی یەقینمان پێبەخشێ کە ئەبێت لە شتەکان عشقمان بۆ گومانمان بۆ دروست نەبێ دووەم ئەسەبر سەبر ئەبێت تەوازن بۆ بەڕێز مامۆستا سیامەند ئەحمەد بانخوازی ئیسلامی کە ئەمڕۆ لە چەمچەماڵەوە لەبارەی ئارامگری و خۆڕاگری لە بەرامبەر پێشاتەکاندا قسەت بۆ بەرنامەکەمان کرد و بوویتە میوانی بە یەکێک لە تەوەرەکانی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵە بەرەزان پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ.